کاچی من کاگەسە بە قوربان وەڵای وەڵام نەدەنەوە بڵاو دەکەمەوە کاچی من بەڵێ باشە بۆ قەپات دەکەی ئەلو بەڵێ براکەم بۆ قەپات دەکەی لە خزمەتام ئەزان بەستخوا خۆش نییە تەلەفۆنت قەپات کرد دوو جاران کە پێ دەڵێم تەزیل دەکەیان ڕخنە لە سیاسەتتان دەگرم کاکە کۆمنتارت چیە لەوەی کەدی بەڵێ با بچینە سەر ئەوە کۆمنتارت چیە لەوەی کە پیرۆزباییتان لە کەسێک کردیە کە لە نەکارە من زۆربەی بەشەی گرنگی دنیا ئەردۆغانی وەکو کەسێکی دیکتاتۆر و دژە ئازادی دژی گەلی کورد و بە فعلیش وایە ینی یەکێک لە داگیرکەرەکانی کوردستانە بە ئاگر و ئاسن پڕ دەداتە کورد کەچی ئێوە پیرۆزبایی لۆ دەنێرن هاوسۆزن جەماوەرەکەتان نەگەڵی بڵێ وڵای بەڕێزم تۆ ئەوە هەر پرسیارەکەی دیارە ئەوە لە بۆچوونی خۆت و مەبەستی خۆت و ڕخنەی خۆتەوە ئەوە ئازادی بەڵام ئەگەر کەمێک بگەڕێیتەوە بۆ مێژووی بزوتنەوەی ئیسلامی و عیلاقات و شتێکرد بۆ ڕوونە بێتەوە چونکە لە سەرەتایە ئەگەر ئاگادار بی تاکە لایەنێکە شەڕی بەچی نەکرد بێت تەنها بزوتنەوەی ئیسلامی بوو ئەگەر با بڵێین لە ڕابردووە ئاگایەکی پێشینەت هەبێ بۆ ئەم مەوزوعە ئەوە ئێستا شاهیدێکی ڕازگۆیانە ئەدەی لەسەر ئەم بابەتە تاکە لایەنێکە شەڕی پەکەکەی نەکرد بێ بزوتنەوەی ئیسلامی بوو هەرێوە نەبوون با بڵێین هەرێوە نەبوون براکەم وە مێژوویەکی پاک و خاوێنی هەیە وە بزوتنەوەی ئیسلامی پێشی خۆشە لە هەر جێگەیە لە هەر وڵاتێ لە هەر شوێنێک تەیارێک هەبوو بێ با بڵێین باگراوندێکی ئیسلامی هەبوو بێ یان ئەو برایانەی هوداپات یان هەر لایەنێکی کە لە هەر وڵاتێکی کە پێی خۆشە سەرکەوتوو بن و پیرۆزباییشی کردبێ هیچ ئشکالێتێک و کێشەیەکی نەبووە و جەنابی مامۆستا عیرفان لەم تقریبا پێش مانگێک 15 ڕۆژ پێش هەڵبژاردنەکان هەر لە کەناڵەکەی خۆیان لێدوانێکی دابوو و مقابلەی کرابوو و پێشبینیەکانی خۆی بۆ ئەو با بڵێن هەڵبژاردنەکان با بڵێن دابوو و ئەگەر پێشت خۆش بێ من ئەو دیدارت بۆ نێرم و ئێستا منە دەگەت تو قسە دەکەین تخوا دەزانی چییە ئەو پێشی خۆش بووە کە بەڕاستی ینی هەوڵێکی زۆریشی داوەکە لەگەڵ ئەو برانی پەکەکە و ئەو با بە مەواز لە پەکە بێنە برات کاچ من یەک پرسیار لێ یەکەم ئەردۆغان ئەتو پێت ئەوە نییە کە کەسەکە دەستی سوورە بە خوێنی گەلی کورد دە 12 شاری تەخت کرد چیمیایی لێدا چیمیایی بە ئاگر و ئاسن بەربوویتە جانی کورد ئێوە پیرۆزبایل و ئەکاپە دەنێرن بە نمونە باشە ئێوە هێزێکی کوردی ئیسلامین باشە قەی ناکەنە ئەو گوتمان لەبە ئیسلام بوونەکە لە بۆ هوداپارتان نارد بەڵام بۆ پیرۆزبایی لە پارتی چەپی سەوز ناکەن بە نمونە هودا پارتیشێکێکە لەو من پرسیارەکەی من تخوا تەهەڕوب مەکە هاوپەیمانەتێکیان هەیە ئەینجا ئەگەر تۆ ئێستا بگەڕێیتەوە هەموو ئەو وڵاتانە سیاسەتیان و تعاملیان لەگەڵ ئێستا پرسیارەکەی من ڕوونە تخوای قەوس ئێوە پیرۆزبایی بۆ لە پارتی چەپی سەوز ناکەن 62 کورسی هینایە لە حزبێکی دەکەن کە حزب الله 3000 کوردی شەهید کردیە بڕوا بکە دەیان مەلای شەهید کردیە من ئامادەم وە میتی تورکی بە بەڵگە هەیە کە لە دژی کورد بەکاری هینایە و دەستی شاسوورە بە خوێنی موساعەنتەر 3 کورسی هینایە بەزیە قەوس پارتی چەپی سەوز 62 کورسی هینایە بۆ پیرۆزبایی لێ ناکەن ڕێی وەربگیرێ ئێستا ئێمە ئەزانین یعنی ئەو هاوپەیمانەتێکە لەگەڵ کلیزار کراوە ینی بە شتێکی باش نەبووە و ئەمە خۆزگەمانەخواست بەو ئەردۆغان لەگە مەهەپەی کرد بە قوربان لە هەموو شوێنێک گەلی کورد دەنگ و ڕنگ و سەدا و با بڵێن هەڵوێست و مووقیفی هەبێ و با بڵێن پێگەیەکی باشیشی هەبێ ئێمە هیچ پێشەیەکمان نیە لەگەڵ
هەر لایەنێک کورد لە هەر شوێنێک باش تۆ پیرۆزبای هەبێ ئەمە حەزەکەین بە جووری کوردیەوە بە زمانی کوردیەوە بە ڕەئی خۆیەوە بە پێگەی خۆیەوە حەزەکەین وجودی هەبێەوە من ئێمە پێمان وابێ لە سەردەمی دەسەڵاتی ئۆردوغانە یعنی کرانەوەیکی باش هەبووە یعنی بۆچی ئەو حەقیقەتە بشاردرێتەوە هەم بۆ زمانی کوردی هەم بۆ جلوبەرگی کوردی هەم بۆ باڵین باشە دخوای قەوسم دەدەیە جواب بدەمەوە بەڵام قەیناکە ئەمە هیچ شتێکیش بەبێ ڕەخنە و بەبێ ئەوە نابێت نازانم تۆ چۆن لێ تێگەی ئەویان کاگەحسان سەدام حکمی زاتیشی دابووە بوویان نا ئەو حکمی زاتیە زادەی خەباتی کورد بوو نەک سەدام بە پلەی یەک وەنیا وەجلکی کوردی و مەدرسەی کوردی و هەموو شتێکیشە بوو بەڵام بە ئاگر و ئاسن لە کوردیشی دەدا ئەردۆغانیش هەمان شت بە قوربان خۆ ئەوەی کە کرایە خۆ بەروبوومی خۆی نەبوو 50,000 کەس شەهید بووە هەزاران کەس لە زیندانەوە زادەی ئەوەیە یەک دوو هەموو ئەوانەی بروسکەیان لە سەدام لێدایە لە جاشەکان هەمان یعنی وەکو خائین حسابن کاچ خۆم تۆ ناکرێ ئەردۆغانێک لەگە مەهەپە تەنسیق دەکا مەهەپە فاشیترین حزبە بەخۆی 20 ساڵە لە حکومە بە ئاگر و ئاسن زدی کورد دەجوڵێتەوە تاکتیک دەکات لەگەر هەموو شتێک بەڵام لە ناخی ئەردۆغان هەمومان دەزانین کابراایکی دین بەکاردێنی لە دژی لە بۆ فریودانی خەڵک بەنمونە ئەنگۆ وەنیە دژی لەش فرۆشین وەنیە بزوتنەوەی ئیسلامی ئێستا تا چاری دەخلی ئەردۆغان حکومەتەکەی ئەردۆغان لەش فرۆشیە 500,000 لەش فرۆشەیە بە کاری ڕەش و سپی 150 تەزیل کرایە بە قوربان ئەردۆغان لە میلەتەک تۆ ئەگەر بتەوێ لەسەر هەر بابەتێک قسەبکەی دیارە کۆمەڵی ئاڕا و مەبەست ئەوە ئاڕا نییە ئەرقامە ئەرقام هەیە ئەمە با بڵین ئەگەر مێژوش بێ ئەگەر حەقیقەتیش بێت تۆ ئەتوانی لە مەجال و بواری خۆتا قسەی خۆت بکەی بەڵام ئێستا بە بروسکەیەکی پیرۆزبایی کە مامۆستا عیرفان ناردبێتی ئایا ئەی بۆ بروسکەتان ئەگەر بروسکە لە بۆ جەلادی گەلی کورد لێ بدەی پیرۆزبایی لێ بکەی بە ساختەی کردیە کوردی کوشتیە وایە خۆ تۆ نابێ هەموو ئینەکانی زەربی سفرکەوانیە ئەجە سەدامیش وابوو مادەم لەو دەستاندا بۆ چەک خۆ سەدامیش زۆر شتی پۆزتیفی هەبوو بۆ دوای قورئانیشی بەرز دەکرد وەکو ئەردۆغان بەس چی لە میلەتی کورد و عێراق کرد ئەوەیان مەوزوعێکی یعنی بۆ پێت وایە ئەردۆغان باشترە لە سەدامی ئێمە پێمان وایە لە سەردەمی ئەردۆغانە کرانەوەیکی باش هەبووە یعنی تو پێ دوانیەوە خەباتی گەلی کورد بووە خەباتی باش بووە بەڵام ئیتر خۆ تۆ ناکرێ ئەمانە هەر هەمی بڵێ دنیا هەمووی بەس لەو 7 ساڵەی بە قوربان 15 شاری تەخت کرد بە چیمیایی لە کوردەدا بە چیمیایی باشە لۆ ئێوە بروسکەی پیرۆزبایی تا مەسەن لۆ پارتی چەپی سەوز نەنات ئەو ئامەن دوبیل لە قەیدناکە تاکتیک دەکەن ئێمە هیوادارین نەک بە هیوادارین یعنی براکەم ئێمە خۆشحاڵین نەک با بڵین خۆشحاڵین کورد لە هەر شوێنێکی ئەو دنیا هەیە سەربەرز بێ سەرکەوتوو بێ ئەزانی ئەو قسانە لۆ حزبی سیاسی بێ و ئەو خیتابەی هەبێ کە کوردی مسلمان ئێوێ ئیتر ئێمە هیچ شتێکی کەمان ناوێ کاگەحسان تۆ پرسیار لە ئێران لە سووریا لە وڵاتەکانی کە گەلی کورد کاگەحسان بە قوربان هەیە حەزمان بە هەموو پێشکەوتنێکی کە هەیە ئیتر من هەر ئەوەنە ئەڵێم و دەست خۆش بێتون نا کاگەحسان تهرب مەکە یەک دقە بەس جواب دۆ جواب تۆ ئەردۆغانت پێ ئەوە نییە کە دژی کورد کۆمەڵکوژی کردیە چیمیایی لێدایە گوندی شاری وێران کردیە لە 2015 خەڵکی بە زیندگی سوستاندیە تۆ دەتەوێ وەکو کابرایەکی موسڵمان وێنایی دەکەی لێرە ئایا موسڵمان ئاوا جەلادە یعنی دەمانێت تێبگەین بەشار ئەسەد خۆی پێ ئیسلامە و ئاەت دەکە و حافز ئەسەد سەدام بە هەمان شێوە ئێران بە هەمان شێوە تورکیا بە هەمان شێوە براوان هەموو بەناوی ئیسلام کوردیان قەتڵ و عام کردیان ئێوە شەرقیەت بەوە دەدەن شەرقیەت بەو تاوانە دەکەن توخوای قەوس دوو زۆر کە تۆ باسی یەکەی بابەتێکە لە ڕابردووە ئەوەی کە ئێستا حاڵی حاضر هەیە ئێمە ئەوە ئەبینین یعنی ئەردۆغانت پێ موسڵمانە
يعني سيارەکەی من جواب دەوە کاک ئەحسان ئەو وەزعەکە ئێستا لە تورکیا هەیە ئێمە پێمان وایە لە صالحی گەلی کوردە خۆزگە قەندیل و هەموو ئەو لایەنانەی کەشکە ئێستا لە کوردستانە تەمسیلی گەلی کوردەکەن هەمویان بیانتوانی بایە و لە ڕێگەی خەباتێکی دیکەوە یعنی بێن تەعامل لەگەڵ باشە خۆم لە حەقم نییە لە سەوان کاک ئەحسان بەس ئەوان دەجار زیاتر ئاگربەستیان ڕاگەیاندیە هەتا لە وەختی انتخاباتش ئاگربەستیان کردیە تورکیا دێ نەک لەگەوان دێ لە باشوور لە ڕۆژ ئاوا لەو ئەوروپایی لە کوێ جوڵانەوەی کێشەی کورد هەبی ئەوان دژ دەوەستن کاچی من تۆ دەچی بروسکەلۆ ئەزانی کاک ئەحسان من دەمەوە بڵێم بڕوا بکە ئەو بروسکانە ئەنگۆ بە بەسیتی تێدەگەن بەس ئەوە لە تاریخ بروسکەی خیانەت دەبی بروسکەی خیانەت دەبی وەکو ئەو جاشانەی بەغەڵەت تێمەگە لە بۆ سەدامیان دەنارد خۆ سەدامیش وەکو ئەردوغان کۆمەڵێک شتی لە بۆ کورد دەکرد دوو ئەگە بروسکەشتان کرد سیاست و با بڵێین مێژووی بزوتنەوەی ئیسلامی پڕێکی پاکە تۆ ناتوانانی کورە کاچ خۆم خۆ بە قسە نابێ من ئێستا دەبینم با پێت بڵێم ینی ئێمە کاتێککە دروست بووین لە خاکی خۆمانە حیزبێک بووین ینی لە ناو چەقەی شەقامەکانی خۆمانە دەستمان داوەتە چەک و ڕۆشت و ئەخلاقی گەلی کوردستان کردووە لە سەردەمی ڕۆژێنی بەسدا یەکەم کەسێک کە خانۆکەی بە شۆخڵ ڕوخێنرا ماڵی مامۆستا مەلا عەلی بووە یەکەم کەسێک کە هیجرەتی کردو ئەو مامۆستا نێزەرپاکانە بەس ئەو مانایەوە نییە بروسکەی لۆ ئەردۆغان لێ بدەن دژگەلەکەتان بوەستن ناینووسیتەوە نایکە بە نێژ و نایکی بە کاچ خۆم مەڕ بە پێی خۆی بزن بە پێی خۆی خیانەت ئاخقی ناکە تۆ نابێ ڕێگە بە خۆت بدەی ئەم بابەتە بکەیتە بابەتێکە تۆ یعنی سەرنجی خەڵکێکی پێڕابکێشی لە سوشیال میدیایە من زۆرم پێسەیرە ینی حەزەکەم خۆزگە تۆ ینی خیالێکی کە ینی با بڵێن ڕێگەیەکی کە بدۆزیتەوە بۆی کە تۆ مناقەشەی لەسەر بکرێ نەک ئێستا ئێمە ئەم هەموو شتە باشەی با بڵێن بزوتنەوەی ئیسلامی هەیە کە کردوێتی کە لە سەرەتای نەوەتەکانیشە خۆت باش شارەزای کە هەموو ئەو لایەنانە کە شەڕی پەچیان کردووە بزوتنەوەی ئیسلامی تاکەلایەنێک بووە نانە تاکەلایەن نەبوو شوعی هەریدانەی کرد زەحمە چێژنەی کرد بە قوربان یەکگوتوونەی کرد مقابلەی کردووە مامۆستا عیرفان مقابلەی کردووە حەزەکەی ئێمە مقابلەکەشت کاکە گیان ئێستا ئەمە کێشەمان پەکەکە نییە کاک ئەحسان کێشەمان ئێستا ئێمە لەوانەیە ئێمە ئەمەمان پێ باش بێ ئەمەمان پێ باشە بۆ بروسکەتان بۆ پارتی چەپی سەوز لێ نەدا ئەوەی کە تۆ ئازادانە بتوانی با بڵێن ژیانێکی سروشتی لە وڵاتی خۆتا ببیتە سەرەوە خۆ ئەمە ناکرێت تۆ ئیلا هەر ئەبێ لە ڕێگەی تونند و تیژی و لە ڕێگەی باشە من لەگەڵتاندامە کاک ئەحسان یەک قەوس تۆ بروسکەت لە هوداپار لێدا سێ کورسینە لە ئەردۆغانیش لێدایە کە دوژمنەش سەرسەختی کوردە و لەگە فاشیترین حیزبی تورکی تەنزیقی هەیە و لە حکوومەتە بۆ بروسکەتان بۆ پارتی چەپی سەوز لێ نەدا سێ کورسینە بەڵێ هوداپار من کاک بابا بەناو کوردم بابا کوردم ئایا ئەوان ژیانی خۆیان ئەوان ژیانی خۆیان باشتر دەناسن لە ناو تووشاری خۆیانایان تۆ کاک ئەحسان بن یەک پرسیار لێ دەکەم هوداپار پێشتر حیزبڵڵا بوو تەمەنی لە 1970 و 1970 دروست بووە یەک بەربوونی دەبینی یەک کاروچالەکیان لە بۆ کورد کردیە یەک کاروچالاکیان کردیە ڕۆژێک دیوتە لەسەر کێشەی کورد لە سەردەمی پێش ئەردۆغانە بەڵێ زیندانەوە براکەم لەبەر ئەوەی لەسەر کورد نەبووە دەزانی چیان کردیە دەنگ و ڕەنگیان وجودی هەبێ لە شار و وڵاتی خۆیانە وە مزگەوتیان وە مەلایان وە با بڵێن کادریان یعنی بەڕاستی هەمویان لە زیندانەکانە تون کراون ئێستا ئێمە ئەوە وا ئەبینین ئەم کرانەوەی وەها ئەبینین کە هوداپار هەنگاوێک بێ بۆ ناساندنی دەنگی گەلی کورد لە تورکیایە ئەگەر بێت و لە حەجمێکی
بچووکی شایە باشە کاک ئەحسان مان نەکردو ئەگەر پیرۆز بایەکمان باشە کاک ئەحسان ژیانی کورد لە هەموو ئەخر ئەو جوابە زۆر ئینتیهازیانەیە لەگەر ئەو پەڕ ڕێزم زۆر خۆ دزینەوەیە باوا بڵێن زمانی تۆ جوابیەمەوە نایەمەوە من ئەوەی کە خۆم مەبەستمە ئەوە وتووە کاک ئەحسان یەک قەوس تخوایە با یەک جوابی ئەوە ئەویان بابەتێکی کە هەیە بەڕێزم کاک ئەحسان باشە من ئەگەر لێدوان و بەڵگەی دوو وەزیر لە بۆ بێنم ئی تورکیا ئی سەردەمی ئەردۆغان و بەر لە ئەردۆغانیش کە حزب الله بەس یەک قەوس تخوا پێم مەبڕا بۆ ئەوی خوێنەر و بینەر بزانن کە حزب الله بەس لە دژی کورد میت بەکاری هێنایە لێدوانی حکوومەتی تورکیا لۆ دێنم باشە لێدوان ئی وەزیریان دوو ئەو بەرپرسانەی هوداپار کە دەڵێ لە زیندان بوون بە قوربان ئەوانە ساڵۆنیان دەتەقاندەوە ئەوانە لە تورکیا وەکو حزبی تیرۆریستی ناسراون لەبەر ڕێستورانجیان ئەوە دەکرد مەلایان دەکوشت ئەگەر مەلایەک ئەگەر بڕۆ بپرسە چێ موسا عەنتەری کوشت باشە موسا عەنتەر خۆ پەککە نەبوو مسەقەفێکی کورد بوو براکەم ئەنگۆ ئەوەی دژی مەسەلەن عەرەقی بخوارد بە کوژران کوشتیتیان خۆ لەسەر کێشەی کورد خەباتی نەکردی حزب الله عمری 40 ساڵەیە دوو قوربانی لە پێناوی کورد نەدای تەنیا مدیری ئاسایشی دیاربەکریان یەک جار کوشت لەبەر ئەوەی کادیری وانیان گرتیە یعنی ئەمە ئەو تەریخەی دەزانین بەس وەرە هەدەپا 10,000 کەسی لە ژۆرەیە لۆ پیرۆزبایی لێ ناکەن دەچن لە دژەکەی دەکەن جەماوەرتان ئێوەی ئیسلامی یعنی لۆکو فەڵەستین نابی کاک ئەحسان دوایی جوملەم نامەوێ باشە حزب الله و حەماس و جیهاد ئەوان دینیان کردە ئامرازێک لۆ خزمەتکردنی نیشتیمانی خۆیان ئەوان شەهید لە پێناوی ڕزگاری فەڵەستین و لوبنان دەدەن باشە بۆ بەس ئیسلامی کورد وایە بۆ بەس ئیسلامی کورد چێ بە مەبدەئم ئێوە زۆربەی ئیسلامیەکانتان هەرچی حرەکاتی ئیسلامی بە ئەردۆغان هەیە پێتان لە هەدەپە باشترە باشە لەبەر ئەوەی بەس باسی ئەڵڵاهو ئەکبەر دەکا ئەگەر غەڵەت نەبم داعشتان پێ باشترە لە پەکەکە یعنی ئەمە بێزار بوومە دەبیر ئەو هەڕوو بەڕوو لەگەرتان قسە بکرێ ناکرێ کاچ بەڵێ ئێمە ینی چۆنە بەڕێزم لە وڵاتێکە بژی خۆ ئەو وڵاتە ئیتێرێ وڵاتی من بێ یا غەیرە بێ بەهەش نییە هەر هەموو وەلایەنێکیش کە کاریتیاکە ئەم لایەنە هەمووی فریشتە نییە ئێمە پێمان وایە بەڕاستی لە دیدگای ئێمەوە لە ڕوانینی ئێمەوە وەکو بزوتنەوەی ئیسلامی پێمان وایە ئەم هەنگاوە ئەم مەرحەلەیە لە قازانجی گەلی کوردە ئەگەر بێت و پەیوەندێکی باش و ڕەها لەگەڵ با بڵێین ئەو لایەنانی کە ئێستا حکمی ئەو وڵاتی خۆیانەکەن شتێکی خراپ نابێ بزوتنەوەی ئیسلامیش ئەم پەیوەندەی ئێستەی نییە یعنی جەنابی ماوەسا مەلا عوسمان لە سەردەمی خۆیان سەردانی تورکیای کردووە لە سەردەمی حیزبی ڕەفا لە سەردەمی سەرۆک ئەربەکانە ینی ئەمانە با بڵێین مێژوویەک بووە پەیوەندێک بووە تعاملێک بووە کە کراوە بۆ خزمەتکردنی گەلی کورد و زمانی کورد و کە تووری کوردی ئیسلامی بووە ئێمە ئەو ڕەنگە ئەو لایەنە باشانەمان خوێند بێتەوە بەڵام ئەگەر تۆ بێت و بە چاوی ڕەخنە هەموو بەرامبەرەکەت ببینی ئەمە دیارە تۆ ناگەیتە ئەنجامێک و ناگەیتە مەبەستێک کاگە سام پرسیارش تێک گەیشتم لە پەیامەکەت یەک پرسیارم لێ بکەم ئەمەیە ئیتر ینی من شتێکی کە بە ئیزافە نابینم بۆ قسەکانم کە ئەگەر بێت و بمەوێ لە صالحی تۆ قسە بکەم یان با بڵێین بمەوێ بە ئاڕاستی دیدی تۆیان قسە بکەم کاگە حەسان توخوای قەوس ئەوەی ئێوە دەیکەن ئێستا بنمونە هەدەپە انتخاباتێک بێت هێزێک بێت بچێت بروسکەی پیرۆزبایی و سەدام حوسێن لێ بداتن بەس بروسکەی پیرۆزبایی بۆ هێزێک لێ نەداتن کە خەبات لە بۆ کورد دەکا خەڵک بەد چاوەک سەیری دەکا شەرعێتی پێدەدەن وایە نا ئەو دەمیدرێن ئەو خیانەتە کاچ خۆم ئێوە نیو بەرداغەکەی خۆتان دەبینن بەڵام نابینن ئێوە ئازاری میلەتێک دەدەن لە هەموو دنیا
ئازاری میلەتی خۆمان نەداوە، میلەتی خۆمان لە خوای کاچ خۆمە بروسکە بروسکە لێ دەدەی وەندە دنیا دەبینێ کە ئێستا لە چواردەوەری خۆیان چی دەگوزارێت. ئێمە هیچ شتێکی خراپەمان پێ باش نییە بۆ کوردی خۆمان بۆ ئاخرەوەکو قسێ لە ناخۆشترین شت کاگەحسان تخوای قەوس یەک پرسیار لە ناخۆشترین شت کورد پێویستی بەوەیە مەسەڵەن دەنگ نەدرێتە ڕکلام لە دوژمنەکەی نەکرێ. ئێوە هەموو لایەنە ئیسلامیەکان ڕکلامتان لۆ حزبەکەی ئەردوغان کرد پیرۆزبایی لێ دەکەن دڵخۆشن، بەڵام یەک شتان لە بۆ هەدەپەنێک هەدەپە هێزەکی میانڕەوە مەکانی دیکەی مامەسایفان لە بەرچاو کاکەوە ئەتوو کاچ خۆم ئەتوو بە ناوی زیدنەوەی قسە دەکەی ئەو حیزبانەی دیکە کە ئێستا لە تورکیا تەمسیلی گەری کوردەکەن، ینی بەڕاستیەکەی ئێمە قازانجی گەری کوردی خۆمان ئێزانی ئەو قسە زۆر مەتاتیە، ئەو قسە خۆت زیینەوە مەتاتیە. تۆ ئەمە نابینی بەڵام تەنها هەموو مەبەستەکان و قسەکان و دیدگاکانە دەڕۆ، یعنی تۆ خەکەیتەوە لەسەر بروسکەیە کە کرابێ ئینتاکەمە شتێکە نانار بروسکە نییە. ئەمە لەو انتخاباتەی بڵێن مەبەستێکم هەبێ یان ساڵڕۆژی حیزبەکەم بوو بێ یان هەر مەبەستێکی کە بوو بێ ئەو ئەگەر بروسکەیەکی ناردبێ خۆ چی لە گۆڕێ هەیە، یان ئەگەر من بروسکەیەکم ناردبێ من نازانم. وەڵڵای کاگەحسان من یەک سەرنج بدەم ئەیکەی بە حەدەسێکی زۆر گەورەوە، ئەیکەی بە نیشانەیە کە با بڵین کە خۆت ئەتەوێت. کاگەحسان هەموو کادری وزودنەوەی ئیسلامی بڕۆ یەک نمونەم لۆ بینە پیرۆزبایی و دەستخۆشی چی لە هەدەپە کردبێ. هەنگۆ بە جەماوەرتان هەمووی متعاتفە لەگە ئەردۆغان ڕکلامیان لۆ کردیە کە دەریش چووە بیرروسکەیتان کردیە. ئەمن چۆن فەرق نەکەم یعنی ئاس پێ نەکەم کە ئەوە یعنی یەکێک بچێت ڕکلام لە بۆ سەدام بکە، لە بۆ بەشار ئەسەد بکە بە قوربان لە چاوی کورد ڕاستە میلەتەکی موسڵمانە، بەڵام بە قوربان کورد میلەتەکی مەزلومی نەتەوەییشە. مەزلومی خۆمە دیفاع لە قەومیەت ناکەین. ئەوە مەسعود بارزانی و وەنیا ئەوانەش کوردن ڕەخنەیان لێ دەگرین. ئێمە گەری کوردی خۆمانمان خۆشەوێ. ئەوە جملەی شعراویە، شعر دیمان خۆشەوێ. هیچ مەبەستێک لە پشتی ئەوە نییە کە ئێمە بروسکەیەکمان ناردبێ دەژێت بۆ لە حزبی سیاسی و شتانە بموقف حسابە بە قوربان نەخێر ئەوە تۆ ناتوانی ئەوە بەڕاستیەکەی لە ناو چوارچێ و ئیتالیا کاتۆ بکەیتەوە. باشە من پرسیارەکەی من زۆر گشتیە دەری بکەی و باشتر با بڵێن خیتابەکانی بزوتنەوەی ئیسلامی و خودی جەنابی ڕابەری گشتی مامەسایفان بزانی و ئومێدی شەکەم کە ئەگەر لە دەرفەتێکی شەهر پێکیشەوە قسە بکەن هیچ گرفتێک نابێت، چونکە ئەو باشە کاتێک دابنێ گفتگۆی لەگە دەکەین. خۆم دوسێ جار تەلەفۆنم لۆ کردیە ئەگەر جواب داتەوە کەچی بە خەڵکی تر جوابی نادیە تەلەفۆن لە بۆ مامۆستای کرایەت و چی باشە بوو بە خۆی جواب ناداتەوە. یعنی ئیشەڵا لە دەرفەتێکە ئێمە پێمان خۆشە. کاگەحسان زانم زۆر ئەو شتانەم دیتێ ئیشاءالله و ئەو شێوە جوابدانەوە مەتاتیانە لەسەر ئەو نەمەتەین ئینشاءالله براکەم با کاتێک دابنین. باشە تو نووسینگەی وی وەنیا بەرپرسی نووسینگەی ویمانە بێ. من ئەسڵن کە شەویش سڵاوەکەت ناردبوو هەر نەمزانی لە نافتی ئێستا نوێژمە کرد کە جەڕەسەکانت کرد ئەوە بوو یەک دوو جار بچراو ئەمانە کاتی نوێژ بوو بگورە لە خزمەتای ئێمە گفتوگویەکمان کردووە خۆ دنیا خەرا نابێت. نانا ئەمەش بەوەی تجاهینە لە پشت ئەوە مەبەستەکەمە بۆم ڕوون کردوتەوە و تۆش حەقی خۆتە هەر گلەیە هەر بۆچوونی مەبەستێکە هەبێ ئێمە لە خزمەتین بەڕێزم. کاگەحسان بە قوربانمە گفتوگۆ دەکەین. من ئەوەی کە لە پشتەوە دەنووسم ئەوا دێم ڕوبەڕوو لەگەڵتان دەکەم و بەڕاستی ئەو جارەی ئێمە هەستمان پێکرد ئیسلامیەکان بەگشتی من لەگەر یەکگرتووشم قسە کردیە لەگە سەید ئەحمەد بەرزنجیشم قسە کردووە بەناو کۆمەڵیش دەکەوین بە قوربان. ئێمە دێن ڕوبەڕوو ئێمە دیاوڵ دەدەین ڕەخنەکانی خۆمان ڕوبەڕوو پێتان بڵێن حزبی سیاسی موقف دەبی وابی ئەتر ئەو خەڵکە بڕیار دەدا. ئێمە پێمان وایە نەکە من ئەوگە سەیرکە سوسیال میدیا ئیسلامیەکانی کوردستان یعنی مەسەلەی کوردستان و کێشەی کوردیان لا گرنگ نییە بە فەعلی دەیان بینین. مەسەلەی هەر هێزێک بەس باز لە ئیسلام بکە ئەوەیان لا گرنگترە. ئیتر ئەو ئیسلام ئەو حزبە
کورد قەتل و عام دەکا چ دەکە لایەن گرنگ نییە بە تەجروبە لەوەی ئەردۆغان دیترا کە بە من شکستێکی زۆر گەورە لە بۆ هەموو حرەکەی ئیسلامی لە کوردستان تۆمارکرا. زۆر سپاس کاگە حەسان، زۆر سپاس. سپاس بەڕێزم.